دەزانن کتێب لە کەرکووک تۆزی لەسەر دەنیشێت؟ لە ئیمارات و بەرازیل و بۆلیڤیا و ئیتالیا زیندانی کراوی پێ ئازاد دەکرێت. ڕەنگە بپرسن چۆن؟ ئەوە تا دوێنێ لە ڕۆژی جیهانی کتێبدا پێشانگایەکی گەورەی کتێب لە کتێبخانەی گشتی کەرکووکدا کراوەتەوە. ئەگەرچی بۆ 3 ڕۆژ بوو، بەڵام بەهۆی نەبوونی خوێنەر و سەردانی کەرەوە داخرا. لەوەش سەیتر ئەوەیە کەرکووک خاوەن 2 یەکێتی نووسەرانە و سەدان ئەندامیان هەیە، کەچی کەسیان لەو ڕۆژەدا لایان لە کتێب نەکردەوە و پەنجەیان تۆزی کتێبی نەگرت. کەچی لە وڵاتێکی دواکەوتوو هەژاری وەک بەرازیلدا زیندانی کراویش شەڕی بەدەستهێنان و خوێندنەوەی کتێبێتی، چونکە ماوەی زیندانیەکەی کەم دەکاتەوە. زۆر دوور ناڕۆین، ئەوە تا لە ئیمارات بەپێی لەبەرکردنی بەشەکانی قورئانی پیرۆز ماوەی زیندانی بەندکراو کەم دەکرێتەوە. کەچی لێرە کتێب نەک لە زیندانەکان، بەڵکو لە کتێبخانەکانیشدا کەس نایخوێنێتەوە. ئێستا زانیتان بۆ وتراوە ئەگەر پارەت هەبوو لە 2 توێی کتێبێکدا بیشارەوە، چونکە شوێنێکی ئەمینە و کەس نایکاتەوە.